پەرلەمانی کوردستان، ئەنجومەنی وەزیران، دەسەڵاتی باڵای دادوەری لە یادی 115 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا لە هەولێر و لە بەردەم پەرلەمانی کوردستاندا ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان بۆ چەند چرکێک فیکیان بۆ دەسەڵات لێدا. لە بەیاننامەیەکیشدا ڕایانگەیاند ئامانجیان لەو فیکە لێدانە هۆشداریدانە لەبارەی ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی تاجی کوردی دەبێتەوە. ڕۆژنامەنووسانی دۆچیش بە فیکە داوای وەستاندنی پێشێلکاریەکانی سەر ڕۆژنامەنووسان دەکەن. لە یادی ڕۆژنامەگەری کوردی داوا دەکەین لە پەرلەمان و لە حکوومەت و لە دەسەڵات کە ئەو پێشێلکاریەی بەرامبەر هونەرمەندان و ڕۆژنامەنووسان و وشەی سربەست دەکرێ، تکایە داوا دەکەین ئەو پێشێلکاریە بەسە. لە شاری سلێمانیش بە هەمان شێوە ژمارەیەک ڕۆژنامەنووس چوونە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان و فیکیان بۆ دەسەڵات لێدا و بەیاننامەیەکیان خوێندەوە. ئەندامێکی تیمەکانی ئاشتی مەسیحیش ڕایدەگەێنێت کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان زۆر مەترسیدارە. ئەمڕۆ ئێمە لە ڕێگای فیکەکانمانەوە دەمانەوێت ئەو گوێچکەنابیستە بکەینەوە کە دەنگی هاواری پێشێلکاریەکان نابیستێت، ئەو چاوە نابینایە ڕۆشن بکەینەوە کە بڕیاری داوە تاوانەکان نەبینێت. دەمانەوێت لە ڕێگەی فیکەکانمانەوە هۆشداری لە مەترسیەکانی بەردەم ئازادی ڕادەربڕین و کاری میدیایی بدەین. لە ماوەی ڕابردوودا کە لە هەرێمی کوردستان ئیشمان کردووە، ئاگاداری بارودۆخی ڕۆژنامەنووسانین و ئاگاداریشین کە ڕۆژنامەنووسان چەند ئازایانە و بوێرانە هەواڵ و راپۆرتەکان ئامادە دەکەن و ئاگاشمان لە نیگەرانیەکانیانە بەرامبەر بوو پێشێلکارانەی کە بەرامبەریان دەکرێت. وەکو شاهیدێک ئێمە لێرەین، ئێمە ڕێکخراوێکی نێودەوڵەتین بۆ مافەکانی مرۆڤ. لە شاری کەرکووکی ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان لە بازاڕی ناوەندی شارەکە کۆبوونەوە بە فیکە لێدان یادی ڕۆژنامەگەری کوردیان کردەوە و داوایان کرد دۆسیەکانی کوشتنی سۆرانی مامەحەمە و عەبدولستار تایەرشەریف یەکلایی بکرێتەوە. ئەگەر بێت و ئەم پێشەکاریانە بەردەوام بێت، ئەوە ڕەوشی ڕۆژنامەگەری لە کوردستان بەگشتی لە عێراق بە تایبەتی بەرەوخرابوونەچێت. لای خۆیەوە حکوومەتی هەرێم شانازی بەو ئازادیەوە دەکات کە لە بواری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا هەیە و دەژڵێت ئەو ئازادی بۆ ڕۆژنامەگەری لە کوردستان فەراهەمی کردووە لە زۆربەی وڵاتانی جیهان وێنەی نییە. سنتەری میترۆش بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان داوا لە حکوومەت دەکات یاسای ڕۆژنامەگەری جێبەجێ بکات و ئاماژە بەهۆش دەدات تەنها لە ماوەی 4 مانگی ئەم ساڵدا زیاتر لە 38 پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە.